بەڕێزان خۆشحاڵم ئەمڕۆکە جارێکی دیکە بەیەکەوە لەو هۆڵە کۆبووینەوە بۆ ئەوەی گفتوگۆیەکی کراوە و خێرا لەسەر دۆخی هەرێمی کوردستان لەسەر بارودۆخ بەگشتی و ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی و جارێکیکە بینە خوارە تا دەگەینە ناوچەی دەڤەری برادۆست کە چیمان کردووە چی کراوە و چی دەکەین. پرۆژەی خزمەتگوزاری، هێنانی پرۆژە ڕێگا، هێنانی پرۆژە ڕێگاوبان، پرۆژەی ئاو، پرۆژەی کارەبا، پرۆژەی نەخۆشخانە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە بەرنامەی کابینەی نوێم و خودی کاک مەسرور ئەوە بووە چارەسەرکردنی کێشەکان لە بنەڕەتەوە بیتن. ڕۆژ لێرە کۆبوونەوەی وا کراوە کە هەموو زیاتر گرنگی لەسەر چۆن گرنگی بەتوانەکانی گەنجان چۆن گەنج بەرەو پێش بچێت چۆن چ بکرێت بۆ گەنج لە داهاتوو ئەمە چەندی شتی دیکە لێرە باس کرد بەڕاستی جێی خۆشحاڵی گەنجەکانمان بوو هیوایەک بۆ گەنجان گەڕاوەتەوە لێرەکە ئەمڕۆ ئەو قسانەی لێرە کران و ئەو طموحێکە درا گەنجەکان دڵخۆشن بەوەی ئینشاءالله لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی زیاتر بدا بۆی گەنجانی سیدەکان بەرەو پێش بات و هەلی کاریان بۆ بدۆزێتەوە بە تایبەتی ئەوانش کەوە تا ئێستا بڕوانامان هێودانە مەزراون لە هیچ شوێنێک. ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی سیمینارێک بۆ بەڕێز سەرپەرشتای دای سەربەخۆی سووران هەڵمو شێخ نەجیب لەژێر نانوشانی گرنگیدان بە توانای پێشخستنی گەنجان لە ئیدارەی سەربەخۆی سووران. قەزای سیدەکان و دەڤەری برادۆست نوێژی فراوانە زۆر گەنجی لێ دروست بووە، گەنجی بە توانای لێ دروست بووە، گەنج لە هەموو بارەکان لە هەموو لایەنەکان گەنج لە سیدەکان دروست بووە، گەنجی بە توانای تێدا دروست بووە، بەڵام زۆر گرنگە سەپۆرتی ئەو گەنجانە بکرێتن، توانای ئەو گەنجانە بەدەر بخێنرێتن و هاوکاریان بکرێتن، هاوکاری مادیان بکرێت، هاوکاری معنەویان بکرێتن بۆی گەنجەکان بتوانن توانەکانی خۆیان بەدەر بخەن و ئەو بەرەی کەواتەیەیاندایە لەو کاتەدا بەدەری بخەن. بەڵامێک کە باسم کردی هەر لە ئاسایشی نەتەوەی تا دەگاتە شکۆی تاکی کورد تا دەگاتە شۆڕشی ئاوەدانی گەنجان داهاتووی دوا ڕۆژن ئەمڕۆژکە بەڕێز سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز کاگەڵ گورد لێرە ئامادە بوو بەتایبەت لەگەڵ گەنجان و سین و لاوان و تەواوی توێژەکان دەکۆبوویەوە زۆر گرنگ بوو لەوەی گرنگتر باس لە داهاتووی گەنجان و چەندان پرۆژێک تایبەت بە گەنجان لەو مەتقێ و لەو سنوورە کرا مای خۆشحاڵی و مای دۆستخۆشیە لایانی پەیوەنددار پردێک من بۆ ئاسانکاری و بۆ ناسانی ئەو گەنجانەی کە ئەو بەهرەیانە بە تایبەتی ئەو گەنجانێک کە ئێستا لە قۆناغی گەنجێتیدان لاوێتیدان حەز بەو کارەکەن ئەوانێک کە دەزەرباری شەکانی خۆیان بوون بە هیوا بوون چکە دیارە گرنجیان پێ نەدراوەیان بوارێن بۆ ناتوێت پێش بەڵام لەمە دووە کە گەنجان ینی لە قۆناغی لاوێتیدان دایان بەهرەمەندی تێدا هیوادارن پاڵپشت بکرێن لۆ کە بتوانن لەو تەمەنە لاوێتیەوە بتوانن حەز بە ئەو بەهرە و توانای خۆیان بکەن کە هەیەە.